ڕۆژتان باش ئەمە وەکو کەنەکە ئەوڕۆ زۆر خۆشحاڵین کە پێشوازیمان کرد لە برایانمان وەفدی پارتەکانی سیاسی کوردستانی ڕۆژاوا کە بە سەردانێکی فەرمی هاتوونە بۆ سەردانی ڕۆژاوا. ئەمە وەکو کەنەکە زۆر بەخێراتنیان دەکەین و ئومێدەوارین لە سەردانەکەیان بۆ باشوور سەرکەوتوو بوون و ئەو ئامانزایی کە بۆ هاتوونە هەمووی بەدەست بێ. ئێمە وەکو کەنەکە بەڕاستی زۆر سەربەرزین، زۆر سەرفرازین بەو سەرکەوتنانەی کە برایانمان لە ڕۆژاوا بەدەستیان هێنا بە نەتیجەی شەڕبانان لە شەڕەکانیان و سەرکەوتنەکانیان و بە هیممەتی هەمولایەنە سیاسیەکانی کورد لە ڕۆژاوا. بەڕاستی سەرکەوتنەکانی برایانمان لە ڕۆژاوا سەرکەوتنە بۆ هەموو کورد لە هەر چار پارچەی کوردستان، بەڵکو سەرکەوتنی گەلێک مەزنە و ئەو سەرکەوتنانەی کە بەدەست هات لە ڕۆژاوا بەڕاستی شتێکە دەبی لە مێژووی کووردا بەلاپەڕەی زێڕینی بنووسرێتێن، چونکە توانیان برایانمان لە ڕۆژاوا توانیان وەجهێکی وا پیشان بدەن، سەرکەوتنی وەها گەورە نیشان بدەن کە بۆ هەموو دنیا ئیسپات بوو کەوا کورد هەمیشە ملەتێکە لە کاتی ئاشتیا حەزی لە ئاشتیا، بەڵام لە کاتی شەڕیشا بەرامبەر بە دوژمنانی خۆیان هەمیشە سەرکەوتوو بووە. سەرکەوتنی برایانمان لە ڕۆژاوا تەنها هەر سەرکەوتنێکی ئەتیادی نەبووە، بەڵکو سەرکەوتن بووە لەسەر گەورەترین مەترسی تیرۆر کە پێک هاتووە لە داعش. سەرکەوتن لەسەر داعش بەڕاستی بە هیممەت و توانای برایانمان بووە لە ڕۆژاوا. لە هەمان کاتە توانیان 130 خاکی کوردستان لە ڕۆژاوا پاک بکەنەوە، ئێستا کە لە ژێر دەسەڵاتی خۆتیان لە ژێر ڕژێمی باسی سووریا. واروها ئەوەشمان لەبیر نەچیتن کە ئەوان توانیان قارەمانانە دژی ڕژێمی فاشستی تورکیا بوەستنەوە، چونکە ڕژێمی فاشستی تورکیا ئێستا کە تەداخل دەکات لە شئونی ڕۆژاوا مەسەلەکە ئەوە نییە کە ئێرهاب بەعکسەوە ئەسڵەن ئەوان ئێرهابیان هینا ناو ڕۆژاوا، ئەوان وایان کە داعش بێتە ئەو منتیقەیە، هەمووشی تەنها و تەنها بۆ لە ناوچوونی کێشەی کووردا. ئەمە دووبارە زۆر بەخێراتنیان دەکەین و هیوادارین لە کۆبوونەوەکانیان سەرکەوتوو بوون لەگە هەموو لایەنە سیاسیەکان، چونکە ئێمە وەکو کەنەکە سەرکەوتنی کورد بە سەرکەوتن دەزانین کاتێکە کە هەموو لایەنە سیاسیەکانی هەر چار پارچەی کوردستان بەیەکەوە برایانە تەبابن و هەوڵ بدەن بۆ ئەوەی کە کوردستان ڕزگار بێتن. بەرە پێشیش خۆم سپاس دکەن هەڤالێ مەی ئەندامێ ئەو نونەرتیە کۆنگرا نەتەوی یا کوردستانی ئیرۆ ڕۆژ گۆ ئەم جەموانە وش بەرگۆ یەک ئەرمانجێ هاتنە ما لە باشوور ji bo yek helwesta hêzên Kurdistanî ne. Ji ber wilo jî em dixwazin hevalê me yê kenekê wek arkekî waye ji bo yekrêziya hêzên Kurdistanî bêhtir karibin vê rolê ew ê karibin bêhtir bileyzin ji ber ku berê jî kirine ji bo hewldanê we li darxistina kongirekî netewî serasta Kurdistanê tevayî. Em vegirin ji bo pirsata ji bo mesela helwestên yan meselê partiyên Kurdistanî li vê dê bi rastî îro ev çend roja em hewldanê xwe dikin ji bo em hemû hêza bibînin û baş hêzin me dîtine gelek jê nerînê we wekê me ne di nefsa astê de ne ji bo ew tiştê em pê hatî ji me xwestiya em bigihînewe yek jê ji bo yekîtiya helwesta Kurdistanî ser gelek asta û nemûne ser meselen êrişên Tirka çil başûr, çil Rojava û çi zilm û tehdaya got li Bakur dike. Me dixwest wek nerîn wek helwest bi hemû hêzên Kurdistanî derkevin. Wekî dî tiştine me girêdayî bûn bi me ve wek Rojavayê Kurdistanî me ji we dixwest piştgiriya me bikin di vê qonaxê de
بهتر ji بۆی مەسەلا ئەv پێشەڕۆژێدا مەسەلا نیفساندنا دەستورێ دەبێ ji بۆی ئەم تێدا بەشدار ببن و وەک کورد ئەم تێدا بەشدار بن وەک نەتەوا کوردی ئەم تێدا بەشدار ببن و پرساتەی بەشێدی پێش پرساتە مەسەلا هەلوەستên ئەمریکی ئیرۆ ڕۆژ حتا وەک نەها ئەم وەک کوردێ ڕۆژاوا و بهتر مەسلەی لەشکری قەسەدا و هەڤەندیە ناودەولەتی یا گۆبسەرۆکاتیە ئەمریکا ئەو تێکلی باشەنە پشتگێری هەیە ئاریکاری هەیە پەڤراکاری بوون شەڕێ داعشێ بکەن شەڕێ ترۆلێ بکەن و کاری بوون وا بشکێنن لێ ئیرۆ ڕۆژ ئەمژ ئەمریکا و دخوازن وش هەمە هەڤەندیە ناودەولەتی گۆ پشتگێریامە بکن بڕەنگێ سیاسی چ هەبوونا مە دشان دانوستاندنێ دەجبووی چارەسەریە کریزە سووری بتەوەی چ هەبوونا مە نیفساندنا دەستورە سووری یا پێشە ڕۆژێدا